وڵەکانی حکوومەت بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز شێخ ئیبراهیم بەرزنجی ئەندامی لیژنەی هۆشیاری نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز شێخ ئیبراهیم بەخێر بێت. زۆر سپاس مامۆستا. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جەنابتیش. هەوڵەکانی حکوومەت بەکوێی گەیاندوین لە ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو بۆ جەنابەت بۆ بینەری کەناڵەکەتان. هەوڵەکانی حکوومەت بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە کابینەی ڕابردووە دەستی پێکردووە، بەڵام ئەم کابینەیە تەواوکەری بەرنامەی زۆر باش و استراتیژی تایبەتی داناوە. زۆربەی وزارەتەکان نوێنەریشان هەیە لەو لیژنەی کەوا ئێمە ئەندامین، بەڵام ئەو تایبەتمەندی کەوا وزارەتی ئەوقاف لەو لیژنەیە هەیەی با هەماهەنگی لەگەڵ ئەو بەڕێزانەی کە ئەندامن لەو لیژنەیە کارەکانمان بریتە لە وشارکردنەوە لەسەر مینبەرەکانی مزگەوت وەکردنەوەی خولی تایبەت بۆ مامۆستایانی ئاینی کە چۆن ئاراستی ئەو بابەتەیە بۆ هاونیشتیمانیانی کوردستان بکەن، بەشداریکردن لە کۆڕ و سیمینار لە شەوانی قەدر و مانگی ڕەمەزانە چالاکیەکانمان چڕتگیر کردەوە، توانیمان لە وعزی عسرانی مامۆستایانی ئاینیە زۆر بە شێوازێکی ئەکادیمی باز بکرێت. شەوانی شەوی قەدرمان زۆر بە شێوازێکی جوان بەکارهێنا بۆ شارکردنەوەی خەڵک کەسانی پسپۆر لە چەندین مزگەوتی گەورەی ناو شارەکان و سنتەری شارەکان کارەکانی خۆیان کرد. لەگەڵ سزنەکانە ئەوانی کەوا تایبەتن بەو مادانە لەگەڵ برایانمان لە یەکێتی زانەیان پرۆژەیەکی هاوبەش هەیە لەگەڵ وزارەتی کاروباری کۆمەڵایەتی وعز و ئیرشاد و وشارکردنەوەی ناو بەندیخانەکانمان دەست پێ کردووە بە پرۆژەیەکی زۆر زۆر چاک. استراتیژی وەزارەتی ئێمە و چەندین وەزارەتی تریش استراتیژی خۆی دامەزراندووە کە چۆن خەڵک وشار بکرێتەوە. ئەم ساڵیش نەتەوەیە گرتوەکان لە 26 ئەم مانگەدا دروشمێکی بەرزەوە کردووە، ئەویش وە بەرهێنانە لە خۆپاراستن لە بابەتی وەشیاری مادە هۆشبەرەکان. ئەویش بەڕاستی ئەکەوێتە سەر ئاستی حکوومەت، ئەکەوێتە سەر ئاستی موسسات، ئەو جاکەوێتە سەر ئاستی تاک. ئێمە برایانمان لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بە تایبەتیش بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ئیشی زۆر زۆر جوانیان کردووە. آخر دانیشتنمان کە لەگەڵ بە ڕێزانیان دانیشتین باسی ئەوەیان بۆ ئێمە کرد کە لە کوردستانە سوپاس بۆ خوای گەورە بە هەوڵ و تێکۆشانی ئەوان توانیویانە ئەو بازرگانانی کە بە تایبەتی لەو بوارەیە کارەکەن ئەو ڕێژەی کە جەنابتانیش خوێنتانە و نزیکەی 1000 کەس لەو بوارە گیراوە 500 بازرگان بووە. ئەوە زۆر خەبەرێکی دڵخۆشکەرەیە کە بازرگان و ئەو کەسانی کەوا تەمیری ئەو ئیشە دەکەن دەست بکریتە سەریانە و نەهێلی حرەکەت و تجارەتی پێوە بکەن. ئەوە هۆیکێکە لەو هۆکارانی کەوا ڕێژەکە بەرەو کەمبوونەوە ڕوا سوپاس بخوا. بەڵێ بەڕێز شێخ ئیبراهیم باس لەوە کرد کە بێگومان کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی زۆری ناموسڵمانە، چۆن ڕێگەی مزگەوتەکانەوە بێت لە ڕێگەی بۆ نەئاینەکانی تری موسڵمانانەوە بێت، ئەم پەیامە گەیەندراوە بە بەشێکی زۆر لە خەڵک لە هەرێمی کوردستاندا. بەڵام وەکو لە وەزارەتی ئەوقافەوە بێگومان وەزارەتی ئەوقاف نوێنەرایەتی زۆرینەی هەرە زۆری ئاینەکانی هەرێمی کوردستانی تێداکرد هەمووشی تێدا نەبێت. چی کراوە کە ئەوانش لای خۆیانەوە کار لەسەر ئەم پرسە بکەن؟ ئێمە پرۆژەیەکمان هەبوو، ئەو پرۆژەیە خول بۆ مامۆستایانی ئاینی بۆ پیاوانی ئاینەکانی تر بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکمان هەیە تایبەت بە لەناو وەزارەتە بەڕێوەبەرایەتی پێکەوە ژیان و ئاینەکانە بە پێی یاسای ژمارە 5 ساڵی 2015 پەرلەمانی کوردستان دامەزراوە. بە سوپاسەوە هەماهەنگی زۆر تەواومان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی مەسیحیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی یەزیدیەکان و ئەو بەڕێوەبەرایەتیشی کە باسم کرد توانیمان خولەکە بە بەشداری سەرجەم نوێنەری ئاینەکانی تر و مسلمانانیش مامۆستایانی ئاینی و کەسانی پسپۆر لە ناو کۆمەلگاکەی خۆیانە ئەو خولانەمان کردەوە کە چۆن بەرەنگاربوونەوە و شیاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە شوێنی پەرستن لە معبەدەکان لە کەنیسەکان لە مزگەوتەکانە بەرپا بکرێت و چۆن ئێمە هزری گەنجەکانمان بپارێزین کە تێکەڵ ئەو بابەتە نەبن و چۆن قوتابخانە ئاینەکان شوێنی خوێندنی ئاینەکانی تریش سوودمەند بن لەو پرۆژەیە. بۆیە ئەو پرۆژەیە تقریبا 1500 کەس زیاتر بەشدار بوو و توانیمان لە ماوەی ساڵێک تا ساڵ و نیوێک ئەو پرۆژەیە ئەنجام بدەین و ئەنجامی زۆر زۆر باشی هەبوو. تواندا ئەو کەسانی کە ئەو خولانەیان بینی هەم لە پاراستنی خێزان و هەم لە بەرەنگاربوونەوە و شارکردنەوەی مادە هۆشبەرەکان هەنگاوی زۆر باشمانە چوونە ناو کۆمەلگا لە مزگەوتەکان لە شوێنی پەرستنەکان لە بۆنە ئاینیەکان بڕگەیەکی سەرەکی باسکردنی پارێزەگاریکردن لە خێزانەکانمان لە ڕوبەربوونەوەی مادەی هۆشبەر خۆشبەختانە بابەتێکی چاک بوو لە هەنگاوی داهاتوی وەزارەتمان بۆ ئەم 6 مانگی داهاتووی تا سەری ساڵیش و خەریکی نووسینەوەی استراتیژێکی تایبەتین کە چۆن لە ڕێگەی مامۆستایانی ئاینی بەڕێز و پیاوە ئاینەکانی ترەوە
بەرنامەیەکی تۆکمەمان هەبێ بۆ بەرەنگاربوونەوە و وشارکردنەوە بۆ خۆپاراستن لەو بابەتانی کە پێی دەوترێ بابەتی مادەی هۆشبەر. بەڵێ لەم ڕۆ کە کارتان کرد بە دوایەوەدا چوون هۆکارەکانی ئەمە چیە کە گەنجان پەنابنە بەرمادی هۆشبەر یان بەگشتی چ گەنج بێت چ بەتەمەن بێ بە دوای هۆکارەکانە چوون وزانیتانە بێت چۆن ڕۆبەڕیۆم هۆکارانە ببنەوە بۆ هاوڵاتێک بەناباتە بەر بەکارێنانی مادەی هۆشبەر. بەڕاستی ئەو توێژینەوانی کەوا لە هەرێمی کوردستان کراوە کە ئێمە ئاگادار بینەوە خۆشمان کە کۆنتاکتمان کرد لەگەڵ ئەو بەندکراوانی کە لە بەندیخانەکانە هەن و لە ڕێی مامۆستایانی ئاینیشەوە کەوا ڕۆژانە لەگەڵ کەسوکاری ئەو کەسانی کە مادەی هۆشبەرن هۆکارەکان بڵێم لە کوردستانە هۆکاری سەرەکی ئەوەیە کە برادری خراپ زۆرجار ئەو بابەتانە توش ئەکا بێئاگایی خێزانە وا لەو کەسە ئەکا کە تووشی ئەو بابەتە بێ پاشان باری ئابووری خەڵکانێکی ترەکە وایان لێ دەکاکەوە ئەزانم بچنە ئەو ژیانەوە بچنە ئەو عالەمەوە بە شێوازێکی تر ژیان دەگوزرێن بەداخەوە ئەو فەهمیان هەیە. زۆر کات باس لە خراپی باری ئابووریە کرێت کە پەنابەنە بەر مادەی هۆشبەر بەڵام هەنی هەمووان نەزانین کە بازرگانی کردن و کڕین و فرۆشتی مادەی هۆشبەر بڕاپارێکی زۆری پێویستە. نازانم یعنی تێنەگەشتم تا ئێسالەوەی بۆ ئەوانەی کە هەژارن پەنابەنە بەر مادەی هۆشبەر. خۆشبەختانە ئاخر بڵین هەواڵ کە جۆمان لێ بووە کاتێک کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەو بڕی کە مادەی هۆشبەرە نرخەکەی زۆر بەرز بووتەوە کە خەڵکانێک بۆ نمونە غرامیان پێ ناکڕێ بە ئەوە 1000 دینار و ئەو بابەتانی کە من ئاگادارم وای کردووە کە ڕێژی کڕیار کەم بێ جاران بە 3000 دینار دەسەکەوت بە 5000 دینار دەسەکەوت تا 8000 دینار کابرا ئیشی دەکرد کرێ کار بوو نیوەکەی کەمە بەڵام ئێستا چوەتە 30000 و 40000 و 50000 هۆکاری بەرزبوونەوەکەی گەڕێتەوە بۆەوەی کە بە توندی ڕوبەڕووبوونەوە لەلایەن هۆکارەکەی ئەوەیەکەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان و برایانمان لە ئاسایش یا لە هێزە ئەمنیەکانمان توانیویانە بازرگانەکان بگرن کە بازرگان ژیرا بە ئاسانی دەستی خەڵکانی تر ناکەوێت کە من قەزدم ئەوە بوو کاڵێم هۆکاری دارایی قەزدم ئەوە نییە کەەوە فەقیری وای کردووە جاری وای ئینسان هەیە جاری وایە باری دارایی زۆر باشە دەوێت تاقیکردنەوە بۆیە ئەوە چوارەمین پێنجمش مەبەستم قسەکەی بەڕێستانە بوو چەند جاریش لەگەڵ کەسانی تریشان قسەمان کردووە بەشێکیان ئەڵێن هەژاری واکە هەژاری وا دەکات بەڵام پارە زۆریش وا دەکات بێگومان لە هەردوو لە ئەو بۆ تاقیکردنەوەی ئەوش بۆ ئەوەیە کەوا بڵێ خۆم لەوە ڕزگارەکەم و بارودۆخم خراپە و کۆمەڵشتان جاروایە ئینسان تووشی سەدمەیەک دەبێت یاخود لە ئیشەکە فەشل دێنێ یاخود شخصیەتی تووشی نەخۆشیکی دەرونی دەبێت هانا بۆ ئەو بابەتانە دەبا ئێمە دەبێت لە هەرێمی کوردستانە ئەو حیزبانی کەوا خۆیان ئامادە کردووە بۆ هەڵبژاردنیش دەبێت بەڕاستی بەرنمەیان هەبێ کابینەی نوێ حکوومەت دەبێت بەرنمەی تایبەتی هەبێ ئێمە سەرۆک بەرزانی لە چەندین بابەتیا لە چەندین بابەتی کۆبوونەوەی لەگەڵ مامۆستایانی ئاینی لەگەڵ چینی توێژەکانی هەرێمی کوردستان لە ئاخر بانگەشەی هەڵبژاردننی کە بۆ پەرلەمانی کوردستان باسی مەترسیەکانی مادە هۆشبەری بۆ هەرێمی کوردستان کرد بەڕاستی ئەرکی سەرشانی حکوومەتە ئەرکی سەرشانی دەستگاکانە ئەرکی سەرشانی هەموو ئەو ئەحزابانەیە کە ئێستا دەچنە خولی پەرلەمانەوە کە بتوانن بابەتی وشارکردنەوە بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دەبێت پرۆژەی خۆیان پێبێ بۆ پەرلەمانی بەغدا بۆ پەرلەمانی کوردستان چونکە بەڕاستی بابەتێکە هەمومان دەگرێتەوە دەبێت هەمومان خەمخۆری بین 20 تا 30 تا 50 ئەرکی هێزە ئەمنیەکانە کە بە زۆر بە جوانی دەستخۆشییان لێ دەکەین بابەتی خۆیان جێبەجێ کردووە بەڵام باقیەکەی لەسەر تاکی منە لەسەر مامۆستای قوتابخانەی لەسەر مامۆستای مزگەوتە لەسەر ڕاگەیەنکارێکە وەکو جەنابەت لەسەر کەناڵێکی تەلەڤیزۆنیە لەسەر هەر کەسێکە کە بتوانێت دوو قسەی خێر بکە بۆ ئەوەی کەوا خەڵکانێک نەتوانن دەست بەرن بۆ ئەو بابەتە و دەست بەکارەکە کەم کەسە توش بووە یانەوە تا بەکارهێنانە یا تا بازرگان پێشتر ڕێگەی لێ بژێ ئێمە دەبێت پێشتر خۆپاراستن دروستکەین پێشتر وشاری دروستکەین کە ئەو بابەتە بابەتێکی ترسناکە هەم لە ڕووی هزر و فکری ئینسانەوە ئیش دەکە هەم لە ڕووی گیرفانیەوە ئیش دەکە هەم لە ڕووی خێزانەوە ئیش دەکە یعنی مادەی هۆشبەر ئەوە نییە کەوە ئەو کەسە کە خۆی خواردی ئەوجا زەرەرەکەی تەنها بۆ خۆیەتی نەخێر بەخوا باوک ناتوانێت لەگەڵا بژێ لە ڕلاو خێزانە جێی نابێتەوە یعنی دەبێتە کەسێک ئەو کەسە ئیتر حکمی ئەوەی لێدێکە هەر کردەوەیەکی لێ متەوەقعە یعنی بکوژێ ببڕێ بدزێ کۆمەلگاتێک بدا گەڕێکێک بدا دەما دە هۆشبەرێک با لە گەڕێکێکە هەبێ بزانە ئەو گەڕەکە خەوی هەیە
با بێتە ناو خێزانێکەوە بزانە هەموو دەوروبەری خێزانەکە ژیانیان دەمێنێ مەترسیەکەی لەوەیەکەوە سومعی خێزان دەبا مەترسیەکە لەوەیەکە پارە بە خێزان ناهێنێ مەترسیەکە لەوەیە کە ناتوانێت لەگەڵ مرۆڤەکانی ترا بژێ مادەی هۆشبەر ئەوە نیە کە ئینسان خۆی نەخۆش دەکەوێ و دەخوا یاخود بۆ ئەوەیە کەوا زەرەرەکە تەنها لە جەستەی خۆی دەدا کە ئەوەندە زەرەری هەیە ئەوەندە ڕووی لە ڕووی جەستەی لە ڕووی دەرونی لە ڕووی دڵ لە ڕووی هەموو ژیانی بەرەو مردنەوە دەیبا زەرەرەکە لەوەیە کە ئابووری وڵات تێک دەدا کە خێزانەکانمان تێک دەدا کە بنەما جوانەکانی کۆمەلگا دەکەوێتە ژێر پرسیارەوە بڕۆ ئەو وڵاتانی کەوا مادەی هۆشبەر لە دەوروبەرمان وڵاتێک وەکو ئێرانە وڵاتەکانی تر یعنی بەڕاستی مادە هۆشبەر وای لیان کردو کە خەڵک لە سەرجادە دەکەوێت باوکو برا دەداتە تەنیشتی هەڵی ناگرێتەوە لەبەرەوە دەزانێت چی بەڵایەکە دەزانی هیچ فایدەی نیە لەگەڵیا بۆیە ئەرکی سەرشانی باوک و دایکە ئەرکی سەرشانی هەموو خێزانێکە ئەرکی سەرشانی هەموو کەسێکە لەم کۆمەلگایە وشیاری بڵاو کاتەوە ئەگەر پێویستی بە هوشیاریە پەیوەندی بەلایەنێکی پەیوەندیدارەوە بکات تاکو تێبگەێنێ دەبێت مناڵەکانتان زوو ئاگاتان لێبێ هۆکارەکانی چیە کە تووشە بن نیشانەکانی چیە کە توش دەبن من سوپاسی بەرنامەکە ئێوە دەکەم بەڕاستی ئەمە وشیاریە ئەمە خۆپاراستنە دەبێ هەمومان یعنی بەیناوبین ئەو بابەتە بخینەوە بیری قوتابەکانمان بیری گەنجەکانمان بیری بەتەمەنەکانمان چونکە کەس نەڵە من پارێزراون یعنی نە بە خوێنەواریە نە بە نەخوێنەواریە نە بە بڕوانەوەیە ئەوانەی کە تا ئێستا ئیشتان لەسەر کردووە قسەشتان لەگەرت کردوون چەندێکیان باسییان لەوە کردووە کە توش بوون خۆیان نەیانویستوە نە بەلایە چوون نە ئارەزویان بۆی هەبووە ینی من لەم ڕۆژانە کەسێک باسی بۆ کردمەوت کەسێکم بینیوە ئەندازیارێک هەتا بڵێ کەسێکی باش ئەسڵ شتێک بیری لێ نەکردێتەوە مادەی هۆشبەر بووە بەڵام لە ڕێگەی چەند کەسێکی دیکە هێواش توش بووە ناچار بە کوردستانی بەجێ شو خۆی دوور خستوەوە تا بتوانێت وازی لێبێنێ ڕاد لە شوێنی تر خۆی دوور بخاتەوە چەندێکی پێیوەستە بەوەی کە هەندێک جار تاکە بێ خۆی ئاگای لە خۆی بێ بزانە لەگەڵ چیە مامەڵاکات و چێتە کوێ ڕاستە پرسیارەکەت زۆر جوانە من ئەڵێم ئەو کەسانی کە توش دەبن هۆکارەکانیان جۆرا و جۆرە بەڵام هیچ لەو هۆکارە سەرێکیانی ئەوەیە کە پێی دەوترە حبی فضول بۆ تاقیکردنەوەی یعنی کەسانێک برادرتن دەزانی تووشی ئەو بەڵایە بوون طبعا ئەو کەسی کە توش دەبێ بازرگانی پێوە دەکات حەزەکە زیاد زۆرترین خەڵک تووشی ئەو بابەتە بێ بۆ لەبەرەوەی تیجارەتەکەی ڕێ بکە خەڵکانێکی من بینیوانمە توش بوون تەنها لەبەر ئەوەی کەوتوانە قومێک و بەکاری بێنە هیچ نییە بەڵام ئینسان کە تێکەڵ بە خوێنەکەی بوو نازانێت وەکو جگەرە نییە دەتوانێت وازی لێبێنێ وەکو مەی نییە کە لە شریعەت و لە قانونیشا ئینسان دەبێت ئاگاداری خۆی بە تووشی ئەو بابەتانە نەکەوێتەوە بەڵام کاتێک کە ئینسان کە توش بوو لە مادەی هۆشبەر ڕزگاربوونی زەحمەتە بۆیە کەڵکانێکی بێ ئاگان دەورەیەکم دەکردەوە لە لەم شارانە باسی برادر دەکەم کاتێک کە تووشی کەسانی تر دەکات وتیانیان شێخ ئافرەتی مێردەکەی وەفات دەکات کەسێک لەگەڵ یایتی لە دەوام بۆ بێتاقەتی تو بێ وڵا بێزارم و بێتاقەت و خەفەتمە ئەوانە دەوت بێ ئەو شەربەتە بخۆ ڕۆژە شەربەتێکی بۆ هێنابوو وەسبێنی وت بێ وڵاهی ئەو شەربەتی دوێنێ بۆمە تێنا زۆر خۆش بوو ئاسوودنی کرد بۆیە شەربەتێکی تری بێدا لە چوارم پێنجەم شەربەت بۆ پارە وتیەوە بە پارە دەبێ بدەمێ بۆیە وای لێ هات ئافرەتەکە خۆڕی خۆی تەسلیم کرد وتی وەڵام من لە ڕێ ئەو برادەرەوە توش بوومە برادری تر خەڵکانێکی تریش جاری وا هەیە یعنی گەنجێک تەمەنی 14 ساڵ بوو دەرچوو بوو ڕۆشت بوو لە بازار ئیش بکە خەڵکانێک بردویانتی وەرە ئیشمانەیە فلان سیارەمان هەیە بۆماندا بگرێ وتی کە چوومە ئەوێ سەیرم کرد نەرگیلە دانرا و فلان دانرا و میوە دانرا وتیان کاکە وەرە شتێکمان لەگەڵ بخۆ پاشان بڕۆ ێ بەس زمانە ڕۆشت بوو خواردنی لەگەڵیان خواردبوو قومە نەرگیلەیەکی خواردبوو بێ ئاگا بوو لە خۆی لەبەری مادەی هۆشبەریان تێکردبوو بۆیە کاتی کە چاوە کاتەوە لەسەر جادەکان کەوتووە وە تەعەدایشیان لێ کردو یعنی بەڕاستی دەبێ ئینسان زۆر ئاگادار بێ زۆر سقە بە هەموو کەس نەکا شتی هەموو کەس نەخوا ئەگەر نەیناسێ ئەگەر کەسانێکیش علامە ئیستفهامیان لەسەرە هەر نزیشیان مەکەوەرەوە کە توش بووی دەربازبوون زۆر ئەستەمە لەو بابەتە قورسە بەڕێز شێخ ئیبراهیم بەرزنجی ئەندامی لیژنەی هۆشیاری نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە ستودیۆ ئامادە بوون سوپاس بۆ ڕوونکردنەوە سپاس بۆ بەناوتان بۆ میواندارێکتان زۆر سپاس